بەڵێ ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەو ڕاگەندراوی کە لەلایەن وەزارەتی دارایی عێراقی فدراڵەوە بۆ وەزارەتی دارایی هەرێم نێردرا کاردانەوەی ناوخۆیی و دەرەکیشی لێ کەوتوتەوە، بەڵام بۆچی بەغدا بەم شێوازە مامەڵە دەکات تێبینیەکانی هەرێم سەبارەت بە ئەو ڕێککەوتنانەی کە لەگەڵ بەغدا هەیە چییە؟ لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی دیوانی چاودێری دارایی هەرێم کە لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. با سەرەتا باسی نووسراوەکەی تەیفسامی وەزیری دارایی عێراق بکەین. وەکو دیوانی چاودێری چه تێبینیەکتان لەسەری هەیە؟ ئایا هیچ پێشێلکاریەکی دەستوری تێدا بووە؟ چ بابەتێکەیە کە ئەوان بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێم دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی کوردستان بسیار جەژنیان لێ پیرۆز دەکەم. ئینشاڵڵا ئەو جەژنە دوایین جەژن بی کە لەو قەیرانە داراییە داین. من بەڕاستی بە پێشەوەی مەسەر بابەتەکە ئەمە وەکو دیوانی چاودێری دارایی ئەمە بەپێی مادەی 13 لە یاسای ژمارە 13 ساڵی 2023 بودجەی گشتی عێراق ئێمە مکەلەفین بەوەی کەوە وردبینی بکەین لە داهات و خەرجی لە با بڵێن لە هەرێمی کوردستان، لە داهات و خەرجی هەرێمی کوردستان بە هاوبەشی هەردوو تیم. طبعاً ئێمە وەکو دیوانی چاودێری دارایی لە ماوەی ڕابردوو چەندین راپۆرتمان هەبووە، نزیکەی 8 راپۆرت لەسەر بابەتی داهات و خەرجی هەرێمی کوردستان و راپۆرش لەسەر میلاکات. ئەوەی کە جێی سەرنجە بەڕاستی ئەو با بڵێن نووسراوەی تەیفسامی وەزیری دارایی عێراق کە بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی ناردووە کە باس لەوە دەکاتەوە حەسەی هەرێمی کوردستان تەواو بەڕاستی ئەمە وەکو دیوانی چاودێری داراییش زۆر ینی جێگەی سەر سوڕمانە ئەو بابەتەوە، هەر تەنانەت تووشی شۆک بووین کە نووسراوەکەمان دیت باس لەوەی دەکاتەوە ئاماژە بە دوو نووسراو دەکات کە نووسراوی دیوانی چاودێری دارایی عێراقن. ئێمە وەکو دیوانی چاودێری دارایی هەرێم ئەو نووسراوانە ئەسڵەن لەلاشمان نینە بەڕاستی و داواشمان کردی تا ئێستا بەدەستمان نەگەیشتەوە. طبعاً ئەوە لۆ زیاتر ڕوونکردنەوە بۆ بینەرانیش لەسەر ئەو بابەتە ئەوە نووسراوی مەیە وەکو دیوانی چاودێری دارایی کە داوا دەکەین کە ئەو نووسراوەمان بۆ بنێرن. ئەسڵەن نووسراوەکەمان بەڵێ ئەوە نووسراوەکەیە هەر ئێمە نەماندیێت تا ئێستا ئەوە نووسراوی خۆمانە داوا دەکەین کەەوە نووسراوەکانمان لۆ بنێرن. بەڕاستی جێگەی سەر سوڕمان بوو ئەو بابەتە کە ئەمەدیتمان لە عالام نەمان دەویست قسەی لەسەر بکەین، بەڕاستی تا سیر دەکەین پێویستەکەەوە هەندێک ڕوونکردنەوە بە بینەران و بەڕای گشتی بدەین لەسەر ئەو بابەتە. طبعاً ئەگەر بیت تەمەشا بکەی سەرپێچی زۆر تێدایە، هەر ئەم نووسراوە خودی ئەو نووسراوە ئەگەر بین وردی کەینەوە تەمەشای بکەین زۆر سەرپێچی تێدا، چونکو بەپێی دەستور بەپێی ئەوەی با بڵێن بڕیاری محکەمەی ئیتحادی و بەپێی قانونی موازنە بە هەر سێجان ئەمن دەتوانم لێرە بیسەلمێنم کە ئەوە نادەستوری و ناقانونیە ئەو نووسراوە بۆ لە بەرچی یەکەم زار طبعاً ئەمە کە دەڵێن پێچەوانیان پێچەوانی دەستورە لە مادەی 14 لە مادەی 14 لە دەستور باز دەکەدرێ العراقيون متساوون أمام القانون دون تمييز بسبب الجنس أو العرق أو القومية أو الأصل أو اللون. طبعا أو دستورة بس لو بابەتە دەکا کە نابێت جیاوازی هەبێ لە نێوان چین و توێژەکانی عراق. لێرە تەمەشا دەکەین جیاوازەی یەکجار زۆر بەدی دەکەین لەوەی کەوا موچەی بوچەخۆرانی عراق بە هیچ بێچێشە دەدرێ، بەڵام موچەخۆرانی هەرێمی کوردستان هەر ڕۆژە و بیانی وەکو کێشەی بۆ دروست دەکرێت. ئەوە وەکو دەستور بمورەت خوا کاتم پێویستە و بەپێی مادەی 121 لە دەستور. طبعاً ئەسڵەن ناردنی لیستی موچە من پێشترش باسم کردیە موچە لیستی بنێرە بۆ بەغدای بنێرە طبعاً ئەوە نادەستوریە لەبەرسی نادەستوری لەبەرەوەی حکومەتی هەرێم حکومەتێکی فیدرالیە، یعنی حکومەتەکە پێویستەکەوە بودجەی لۆ بێ حەسەی خۆی لۆ بێ لە موازنە، نەک لیستی موچە بنێری و چاوەڕێ بکەکەوە بردبینی تێدا بکەن و موچەکەی لۆ بنێر نەخێر شتیوانیە. لەوێش باز دەکە لە دەستور لە مادەی 121 للسلطات الأقاليم الحق في ممارسة السلطات التشريعية والتنفيذية والقضائية. هرسي سلطي هي وبيويستي جبو برازي هرسي سلطي ممارسة خوي بكردبا ولا لحمان ما دقبين سير بكين لا برقي سيم تخصص للأقاليم والمحافظات حصة عادلة من الإيرادات المحصلة اتحاديا. أول زي بزينة كرايا ئەوە طبعاً وەکو مخالفەی دەستوری هەرێم لیستەنێرێ کە ئەگەر بەپێی دەستور نابێ بینێرێ بۆچی بەپێی دەستور دەبێ ئەخر شتەکە وای لێ هاتی ئەگەرنا حکوومەتی هەرێم ڕەنگە هاتبیتە ژێر ئەو بارە تەنها لەبەر ئەوەی موچەخۆران چیتر دوانەکە بێ، ئەگەرنا بەڕاستی بەپێی دەستور پێویستە بودجە بێتن نەک ئەوەی کەوا لیستی موچە بنێری و بەپێی مخالفەی قەراری محکەمەی ئیتحادیش هەمووان دەزانین لە قەراری محکەمەی ئیتحادی لە
بەڕگەی یەکەم باس لەوە دەکات کەوان نابی ببەسرێتەوە بە هیچ کێشەیەک ئەو لێرە شەر مخالفەیە مخالفەی قانونی موازنە لە مادەی 13 حوتەم لەوێ شەر مخالفەیە لەوێش باز دەکات ئەوەتەیە ئەوەش قانوني موازنة حوتم عند وجود أي اختلاف في وجهات النظر بين الحكومة الاتحادية وحكومة الإقليم كردستان بما يتعلق بالحقوق والالتزامات والآليات الواردة في أحكام هذا القانون تشكل لجنة من الطرفين للنظر في المشكلات العالقة دبي لجنة دروز بكري هات بركاتك تشكبو أو ببي أو هيز لجنة دروز بكري وهيز برياري لجنة بدري وهيز اشتكى بستوى برلمان زارشي أو يكسر برياري خوي ده أوش ليرة بانين بلين ليرش مخالفة قانوني موازنة بله ما يبورد خوا هل ببي قانوني موازنة لا ما دي حوت لوش باز ذكاء لخالية كم ودوم باز ذكاء لخالية كم طبعا لقانوني موازنة بس لو ذكاء كوا دري تسري أحكام هذا القانون على الموازنة العامة الاتحادية للسنوات المالية المنتهية أوش قانوني موازنة أو قانوني موازنة خود موازنة مبدأ شيء مبدئي السنوية الموازنة يعني موازنة صالانية هر خوش دير بازك دري أو موازنة لو صالك كو صالكاني كوتاي 23 24 25 هر سه شيء بزياء هنا است لو نسراو باس لو ذاك دري أتو بار توابوا شون بار يعني بار كو تواب دبي أتو موازنة صالانية خوش صالان است بار صالي بار ل 2024 هم على بيرمانا كموتسك ندرا موتس خوراني هرمي كردستان بس ببي تشبو بو أي كا وزارة الداري عراق باسي لو وكر كباب بار توابو باري صالي 2024 توابو حصة توابو يباش أجر حصة مادام هموي بيك وربته لو بارنينا بلام چند شماره بلاوكاتوا كدلين أوان بلاويان كردو كدلين ديواني چاودري هرم أقدار لمانا ديواني چاودري هرم بورد بيني لدهات وخارجي دكا ديواني چاودري دارایی هرم هیچ کاتێک نەیگوتیەکەوە موچەڕاب وەستی بە دەلیلی ئەوەی ئەوەتە لە راپۆرتی خۆمان راپۆرتی مشتەرەک ئەوە شەر بابینەران بیبینن لەوێش باز دەکەین کەوە ئەگەر بێ سیر بکەی کەوە نابێت بە هیچ شێوەیەک موچەخۆرانی هەرێمی کوردستان بوەستێت بە سەبەبی تەقریری دیوانی ڕقابەی مالی ئەوە هەردوو لامەنواژومان کردی لەسەری ئەوە هیچ بیانوە بەڕاستی دکتۆر لەم ماوەیە کە ئەم ڕێکەوتنانە کراوە بۆی کە لیستی موچە بنێردرێت موچە خۆران لە کاتی خۆیدا بێت تیمێکی هاوبەش پێک هاتبوون لە دیوانی چاودێری دارایی عراق و هەروە هەرێمی کوردستان بۆی کە وردبینی لە لیستی موچەکان بکەن ئێوە تا چەندە هەماهەنگیتان هەبوو ئەو تێبینیانەی کە ئەوان هەیەیان بوو لە سەرداهاتی ناوخۆ ڕادەستکردنی وردبینی لیستی موچە بەگشتی چی بووە کە بۆ پاساوانەوە ئەم بیانوانە دەزانی خاتون وەکو باسم کرد ئەو وردبینیە 3 مانگ جارەکە بەپێی قانونی موازنە 3 مانگ جارە لای هەرێمەوە هیچ کێشەیەک نییە 3 مانگ جارەکەوان دێن ئەمە وردبینی خۆمان دەکەین و دەینێرین و هیچ کاتێکیش نەبووتە کێشە و ئەسڵەن وەکو تازە باسم کرد ئەمە باسمان کردیەکەوە نابی ببێتە کێشە لەبەر ئەوەی ئەوە هەمووی بابڵین تەفسیراتی هەیە ئێستا حکوومەتی عراق باس لەوەی بابڵین وەزارەتی دارایی مثلا هاتیە جدولەکی کردی دەڵێ ئەتوو ئەوەندە نەفتەت فرۆشتێت هەمووی لێک دایتەوە سعری مەسەلەن با بڵێن پێویست 400,000 بەرمیل ڕۆژان لەسەر هەرێم حساب کردیا بە هەمووشمان دەزانی بەڕاستی کەوە نەفت ڕاوەستای ئەسڵم وەکو تەزدیری خارجی و بە سعری سۆمەوەش کە $70 و بە 141,000 لێی دایتەوە تەماشا دەکەین ینی ئەو ڕقامانە دەرچووە بەبێ ئەوەی حیساب لەوەی بکە کە ئایا ئەینەوت ئەی خەرجی نییە نەوت بەزێ ینی یەکسەر بچی بۆڕی لە ناودا بنی بیفرۆشیانیش ئەوەتە کولفەیە کۆستەکەی چەندە کۆستی ئەمەکو ئاگادارین لە وەزارەت سامانە سروشتەکان باس لە کۆستی دەکات تقریبان کۆستی دەرهێنانی نەوت زیاتر لە 150 لە بەرەوەی شەریکاتی ئەجنەبی نەدێن و بۆ شروطانە لەگەرت پێ داهاتی نەوت چەند لەسەر هەرێم هەژمار کراوە داهاتی نەوت هەر هەمووی هەژمار کراوە ینی بابن ڕۆژانە 400,000 و بە سعری سۆمۆش وا بەو شێوازە هەژمار کرایە بەڵام ئەو بەبێ ئاگە لەوەی کەوا بێ حساب لۆ خەرجی هەرێمی کوردستان بکە تامان یەک لە مخالەفەکانی تریش کە ئەو باڵێن خاتونە بە ڕێزە کردیتی سەبارەت بەو نووسراوە نەبوونی جەداولی موازنە ئێستا لە 2025 ئەمە جەداولی موازنەمان نییە حتا ئەو بێ لۆ تەحدید بکا بڕێ حیسەت و تەواو بووە جەداولی موازنە کە نەبوو ناتوانێت دەبی ئاعتیماد لەسەر 1 لە 12 ساڵی پێشووتر بکەیت کە جەداولی موازنە نەبی چۆن دەتوانانی بێ بڕێ وەڵا حیسەت و تەواو بووە ئەوەش یەک لە مخالەفەکانە بەڕاستی سەبارەت بە
ئەو کێشانەی کێستا هەیە و تێبینیانە و بیانوانی کە بەغدا دەیگرێت لەسەر داهاتی ناوخۆوە ڕادستنی داهاتی نانەوتی لە هەرێم بۆچی ئەم کێشەی هەر چارەسەر نابێت لە بینی هەولێر و بەغدا؟ بزانی ئەو کێشەیە لەبەرەوە چارەسەر ناوی بەڕاستیەکە بێن سەیری بکەین هیچ با بڵێن مادەی سەریح لە قانونی بەتایبەت قانونی ئیداری مالی لە یەک شوێن باز دەکە لە مادەی 29 لە یاسای ژمارە 6 ساڵی 2019 قانونی ئیداری مالی باز دەکەکەوە نسبەی با بڵێن ئەوە تێلێرەکە باز دەکە نسبەی چەند لۆ دەگەڕێتەوە لۆ حکوومەتەکان ینی بۆ شێوازەکە باز دەکە درێتە ئول نسبة 50% من الإيرادات المنافذ الحدودية وضرائب الدخل. ليرة حكومتي هريم كردستان تفسير شيء هي لسر أوابته. حكومتي هريم بقناعات خوي أويا كوا سطا بنزا لداهاتي خالص سنوريا كان لجر بازي درامت بنير تولو بغداد لنا أتو هموم لو دنيري حمود بي حمود بنيري وأمن سطا بنزاي لو ددموا يعني تمشابك ليرة خلالك لسي خلالك لوي أو قانونك درس وتائزها لصالد وزارة نوزدوا هي ترين ما يفيدر نسوا تعليماتك نهاتي أو قانون الشيب كاتوا حصي هريم وحصي حكومة اتحادي دياري بك أو براسي بيوسي بلجنية لسر أو بابتا بيك بين آياتسن هي حكومة هريم وسني بغدايا ويرشت مشاهدك إن ما كان حكومة هريم كردستان بحساب خوي بشي خزيني قشتي حكومة اتحادي إيداع كردي وأوانش ما نعيان نبوة كواتا ليرشتك تواضع يعني أجر وابا أو دو ساڵە بەو شێوازە دەڕوا هیچ گرفتەك نەوە بەڵام لۆ ئێستا ئەوشتە نوێ بوویتەوە زۆر باش ئەو وردبینی و تێبینیانەی کە عراق لەسەر هەرێم لیستی موچێ فەرمانبەران و بودجە و داهاتی ناوخۆ ڕادەستکردنی هەیە بە عراق ئایا پرسی بودجە لە عراق بەم شێوازە شەفافە ئەسڵ شتێک بەناوی بودجە لە عراق وردبینی لەسەر دەکرێت تا بەو شێوازە زەخت بخەنە سەر هەرێمی کوردستان وەکو کارتی فشار بەکاری بهێنن بودجەی عراق تەقسیم بوویتە سەر سێ بابەت بودجەی پاڵێن تەژیلەکە بودجەی سیادی بودجەی حاکمە ئەگەر بێ سیرکەین بودجەی حاکمە و بودجەی سیادی تقریبا نزیکەی 150 دەبا یعنی ئەگەر بودجەی عراق لە ساڵێک 200 تریلیۆن بی 100 تریلیۆن لۆ ئەو دوو بابە بابلن لۆ ئەو دوو فەقەرەی دادەندرێ ئێ باش حکوومەتی هەرێمی کوردستان خۆ هیچ بابلن لیژناک یان کەسێک وردبینی لەو شتە نەکردی کە ئایا بەفعلی 150 لۆ ئەو دوو بابلن فەقەرەیە دەڕوا یان ناڕوا ئەوەش ڕوون نییە بەڕاستی ئێستا بێگە بسیرکەین قانونەکە ئیجبار حکوومەتی هەرێمی ئیجبار کردیە کەوا بکەوتە ژێر ڕچێفی وردبینی بەڵام بەخۆیان نایانی لێرە دیار نییە ئایا بودجەی سیادی چەندە بە ئەوان دەڵێن باڵێن 30 تریلیۆنە یان 40 تریلیۆنە بەس ئایا ئەو ڕقەمە تەواوە ئەوەش خۆی لە خۆیدا ئەوەش پرسیارە بەڕاستی ئەگەر خەڵک ئێستا بین تەماشا بکەیت خەڵک ئەوشتە دەزانی کەەوە ئەو ئەرقامانە لەوانەیە ئەسڵ هەر دەقیق نەبی ئەوانەی کە لە عراق دەردەچێت خاڵەشی تر بەڕاستی پێم خۆشە باسکەم ئەگەر پرسیارت هەیە جەنابەت موضوعی تەخسیس ئەوەی کە تەخسیس دەکرێت لۆ هەرێمی کوردستان لە موازنە ئەوەش بە تەواوی نانێردری یعنی ئێستا بین سیرکەین ئەو تەخسیساتی هەرێمی کوردستان کە لە موازنە بە حسابی وان 12.67 وەلو 12.6 زاری تریش باسم کردیە لە هیچ شوێنێک باس نەکرایە لە قانونی موازنە نازانم ئەوان اعتیمادیان لەسەر چ کردیە ئەو 12.67 نایە ئەو 12.67 دێن حسابی خەرجی ڕاستەقینە لۆ دەکەن یعنی با بڵێن مەصروفاتی فعلی ئەلەوێ لۆ حساب دەکەنەوە ولەوێ زارەشی تر غەدر لە هەرێمی کوردستان دەکەنەوە خەرجی هەرێمی کوردستان داخل ناکەن لۆ ئەوەی حسەی هەرێمی کوردستان زیاد نەبی بەڕاستی ئەمە ئەو پێشەلکاریانە هەمە زۆر زار بە بەڕوونی پێمان گوتینە کە ئەو شتانە پێویستە بگۆڕدرێ قانونەکان پێداچوونەوەی لۆ بکرێتن باشە ئێوەکو دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەڵی نووسراومان کردو بۆی کە ئەو نووسراوی تەیفسامی کە و خاڵانەمان بۆ ڕوون بکەنەوە یا نووسراوانەمان بۆ بخەنە بەردەست بزانین پشت بەچی بەستووە ئایا وەڵامتان درراوەتەوە یان شەڕێکارێک دەگر نەبەر بۆ یەکی کێشەی موچەی هەفتەکە تقریبا هەفتەکە نووسراومان کردیە تا ئێستا هیچ وەڵامان بەدەست نەگەیشتێ وەکو دیوانی چاودێری دارایی هەرێمکەوە پشتی بێ بەستین و هەرێمی کوردستان ئەو خاڵەش حەزم لێیە باز بکەم بەنسبەت داهاتی ناوخۆ ینی ئەگەر بین مقارنە بکەین لەگەر عراق زارشی دەڕێمەوە سێ پارێزگای هەرێمی کوردستان بەقەد 150 داهاتی ناوخۆی عراق داهاتی هەیە ئەو بڕی کە پێویست بووە ئەوەی پێویست بۆ ڕادستێکی دێ بەڵام ئەوە زارشیش ئەوەش پرسیارە ئایا بۆچی عراق بە 15 پارێزگا کە بەغداد بەتەنیا لە هەموو هەرێمی کوردستان ژماری دانیشتوانی زیاترە لۆ ئەو داهاتەی نییە لەبەر چیە ینی ئایا ئەو داهاتە بۆ چێ دەچی ئەوەش لێرە بەڕاستی ئەمە زارشی تر دەوەکو دیوانی چاودێری دارایی پرسیار دەکەین ئایا
بۆچی ئەو جیاوازیە گەورەی هەیە لە نێوان هەردوو حکوومەت. بەداخەوە بەڕاستی ئەوەی وەکو باسم کرد لە سەرەتا کە ئەمە ئەو نووسراوەمان دیت بەڕاستی ینی هەر زۆر تووشی شۆک بووین لەبەر ئەوەی زۆرترین مخالەفاتی باڵێن قانونی و دەستوری و زۆر شتی تێدایە و جارێکی دەڵێمەوە موازنە مەبدەئی سنەویە ساڵانەیە نابی ساڵێک لەگەر ساڵێکی دی حساب بکرێتن هەر ساڵێک بەجیایە. باشە کەواتە بە پێی هەموو ئەو ڕێکارە یاسایی و ڕێکەوتنەکان بێت هیچ کێشێک نەماوە ئەمە پێت وایە کە بابەتەکە بە سیاسی کراوە بۆ گوشارخستنە سەر هەرێمی کوردستان بە هەندێک هۆکاری تایبەت کە ئێستا عراق بەخدای ئەوە دەزانی ئەو بابەتە لۆ سیاسەکان بەزی دێڵێن ئەوان دەبی حەلی ئەو بابەتە بکەن بەڵام ئەمە وەکو ڕوونکردنەوەی خۆمان وەکو دیوانی چاودێری دارایی زۆر باسی مەسەلەن ئەو بابەتانە دەکرێت زۆر بزەی جاریش دێنەوە سەر نەوت لە نەوتیش بەڕاستی ئەوەی کە کێشەمان هەیە لەگەر بەغدا لەسەر قانونەکەیە قانونەکە پێشتر 6 دۆلاری داناوێ سەکریتە 16 دۆلار بەڵام حکوومەتی عراق ئەو خۆی نازانم دەوازان ئیستعدادی نییە بێوەریگری بەو لەگەر شەریکەکان پێک نایە شەریکەکان ئایا نازانم زۆرێک لە ڕازیکردن نییە لە بینی هەردوو لا شەریکەکە بەڵێن سۆمە و ئەو شەریکانەی کەەوە نەوت دەردەین و ئەو نەوتەی دەریژ ئێستا لە هەرێمی کوردستان هەومان دەزانی بەڕاستی بەشێکی لۆ بە ساری مەدعوم دەدرێتە غاز و نەوت و ئەوانە و بەشێکی لۆ کارەبا بەکاردێنرێتەوە و بەشێکی دیش هەر خودی کۆمپانیاکان وەکو خەرجی خۆیان ڕاستەوخۆ وەری دەگرنەوە لە بابڵێن حکوومەتی وەزاری سامانە سروشتی. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێوەری گشتی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان کە لێرە لەگەڵمان بوو. زۆر سپاس.